فەرماندەکانی هێزی پێشمەرگە لە باشووری کەرکووک ئاماژە دەکەن بە ئامادەکاریەکانی هێزی پێشمەرگە بۆ بەشداریکردن لە ئۆپەراسیۆن ڕزگارکردنەوەی حەویجە و ڕاشی دەگەیەنێن ئەگەر لە ڕابردووش لایەنی بەغدا ئامادە بووایە ئۆپەراسیۆنەکەیان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی حەویجە جێبەجێ دەکرد. پلانی ڕزگارکردنی حەویجە لە ئێستادا بۆ ئێمە پلانێکی گرنگە لەبەرەوەی هەموو ئۆپراسیۆنەکانی کە بۆرە مووسڵ ئەکرێ کە خۆشمان بەشدار بووین لە میحوەری خازرەوە کە کلیلی شکاندنی تێچوونی هەڵچوونی ئۆپراسیۆنەکە بەرەو مووسڵ کە خۆمان بەشدار بوونتیایە ئەو تەوقەمان شکان کە بەرەو مووسڵە چێ بەڵام ئۆپراسیۆنەکانی مووسڵ تا ئێستا تەسیری لە میحوەری حەویجە و سنووری حەویجە نەکردووە لەبەرەوەی داعش هێشتان لە سنووری حەویجە ماوە و ئەوان لە شوێنەکانی خۆیان ماون. بەدڵنیایە بۆ ئەمنیەتی کەرکووک زۆر زەرور بوو حەویجە ڕزگار بکرایە کاڵێن حەویجە مەقسەدمان لە حەوزی حەویجەیە بە حەویجە و ڕیاز و عەباس و ڕەشادی و بە هەمووینەکانەوە چونکە ئەمنیەتی کەرکووک تا ئێستا مەترسی لەسەر هەیە بە حکمی نزیکی داعش لە سنوورەکانی کەرکووکەوە ئێمە گە بتوانرایە حەویجەوان ڕزگارکرایە تا ڕادێ زۆر مەترسی کەمە بووە ئامادەکاری تاوش کرابوو هێزی پێشمەرگە بە هەموو جۆرێ ئامادەکاری کرابوو هێز حازر کرابوو هۆیەکانی لە ئەتوان بگەڕێنەوە بۆ دەوڵەتی عێراقی بەغا دەوڵەتی عێراقی ویان بە باشزانی بە مووسڵ پێشخرێت قایمقامی قەزای حەویجە شڕای دەگەیەنێت تا ئێستا لەو هۆکارە تێنەگەیشتون کە بۆچی ئۆپراسیۆنی حەویجە لایەن بەغدا دواخراوە و ڕاشی دەگەیەنێت دەخوازن هێزی پێشمەرگە ڕۆڵی سەرەکی هەبێت لە ڕزگارکردنەوەی حەویجەدا. بالتأكيد تأخير العمليات بەدڵنیایەوە دواکەوتنی پرۆسەی ڕزگارکردنەوەی حەویجە کاریگەری نەرێنی هەبووە لەسەر دۆخی ناوچەکەمان لە ڕاستیدا هێشتا خەڵکی ئەو ناوچەیە قوربانی دەستی تیرۆریستانی داعشن قوربانی دەدەن بەهۆی دواکەوتنی ڕزگارکردنەوەی ناوچەکەمان بۆیە داواکاری سەرەکیمان ڕزگارکردنەوەی حەویجەیە هیواداریشم ئەم داوایەمان بە هەند وەربگرن لە ڕاستیدا ئێمە تا ئێستاش نازانین حکوومەتی عێراق بە چ هۆکارێک ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی حەویجەی دواخستووە. سەرباری دواکەوتنی ئۆپەراسیۆنی حەویجە بەوەی پێشخستنی ئۆپەراسیۆنی مووسڵەوە کورسات نیوز زانیوێتی لەگەڵ پەرستنی زیاتری پێشڕەوەکان لە مووسڵ ئەگەری هەیە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنەوەی حەویجەش دەست پێ بکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.